سەبارەت بەم پرس و ڕەوشەی کە ئێستا لە عێراق دەگوزارێ و دوایین هەوڵ کۆبنەوەی لایەنەکان لە سەرداوای سەرۆکوەزیرانی عێراق بۆ چارەسەرکردن و تێپەڕاندنی ئەو ڕەوشە ناهەمواری کە ئێستا عێراق تێیدا دەگوزارێ. گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەحمەد عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی وای دەکەین لە ڕێگەی سکایپەوە لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز ئەحمەد سڵاوت لێبێت. لە کۆبنەوەکەی لایەنە سیاسیەکان سەدر بەشدار دەبێت؟ پرسیارەکەتان دووبارە بکەنەوە. باشە، دەنجی من باش نەگەیشتووە. کازمی سەرۆکوەزیران دەست پێشخەریەکی ڕاگەیاندووە لە بەشێک لە لایەنەکان پێشوازیان لەم دەست پێشخەریە کردووە. مەبەستەکە ئەوەیە کە لایەنەکان تێیدا ئەگەر کۆببنەوە سەدریش تێیدا بەشدار دەبێت لە کۆبنەوەکە. بۆ چوونی تۆ چییە؟ بەڵێ لە ڕاستیدا بەڕێز سەدر و چوارچێوەی هەماهەنگی ئێمە لەگەڵ ئەوان نەقسە ناکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی هاوکێشە سیاسیەکان بەو ئاراستەیەن لەوەی کەوا دەبینی تاوەکو ئێساکە خۆپشاندەران لە پێش بینایی پەرلەمانن و هەروەها بۆچوونی ئێمە و بۆچوونی لایەنەکان دیکەش ئەوەیە کەوا ئەبێت بە ئاراستەیەک بڕین بەرەو چارەسەری، وەکو دەبینی سەدر داوای هەڵبژاردێکی دیکەی پێشوەختە و گۆڕانکاری و هەڵوەشانەوەی پەرلەمان دەکات، بەڵام ئەو دەست پێشخەرەیەکەوە چارچەوەی هەماهەنگی کردووە زۆر جیاوازی نییە لەوەی کەوا لە ڕەوتی سەدر پێشکەشی کردووە، بەڵام کێشەکە ئەوەیە کەوا هەندێک پرسێ لەسەرەوەی کە چۆن ئەنجام بدرێت لە بابەتی مانەوەی کۆمیسیۆن و لە بابەتی مانەوەی ئەم حکوومەتە تاوەکو ئیشەکان تەواو دەکرێت و ترسێکەیە لەوەی کەوا هەمان سیناڕۆی هەڵبژاردننی ڕابردوو ڕووبارە بێتەوە بەپێی جۆری یاسای هەڵبژاردنەکەی کەوا تاوەکو ئێستاکە بوونی هەیە. بۆیە لەسەر ئەم بنایە جیاوازی هەیە لەسەرەوەی کە چۆن هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە. بەدەر لەمە هەموو ئەوانی دیکە کە باسی گۆڕانکاری دەکەن چاویان لەوەیە کە بزانن شیکارەکانی دادگای باڵای فدراڵی چۆنە بۆ دەستور، ئەمە پاش ئەوە دێت، بەڵام ئایا چه حکوومەتێک سەرپەرشتی هەڵبژاردن دەکات وە چه یاسایەک هەڵبژاردنەکە ڕێک دەخات و پێی ئەوە هەڵبژاردن ئەنجام دەدرێت. بۆیە تاوەکو ئێستاکە پرۆسەکە بەرەو ئاڵۆزبوونی زیاتر دەڕوا، هەموو لایەک پابەندە بە بۆچوونەکانی خۆیەوە. من پێم وایە دەست پێشخەرێکی کازمی باشە، دەکرێت چارەسەری کێشەکان بکرێت بە گفتوگۆ و ئەو لایەنانی کە سەرەکین بەشدار بن تایدا و بتوانن نزیکبوونەوەی لە بۆچوونەکانیان دروستکەن، بە تایبەتی لە نێوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی، چونکە ئێستا قوڵایەکە لە جیاوازی لە نێوان هەردوو لایەندایە و خواستێکش هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەوەی کەوا ئەم بارودۆخە زیاتر بە ناو ناسەقامگیری نەڕوات و شەقام پێگەنەدات. بۆیە پێویستە هەموو لایەک هاوکار بین لە خاوکردنەوەی بارودۆخەکە لە ئاسایکردنەوەیان و بتوانین کەوا چارەسەرێکی گشتگیر و بنبڕ بدۆزینەوە تاوەکو عێراق بڕێتە بارودۆخێکی ئارامترەوە. زۆر باشە، کەواتە ینی پرسیارەکە ئەوەیە ئەمە ڕوودەدات، ئەم چارەسەرە گشتگیر و باشە ڕوودەدات سەبارەت بە پێکەنانی حکوومەتی عێراق لایەنەکان بە تەواوی لێکتری دەگەن، ئەم لێک تێگەیشتنە دروست دەبێت؟ بەڵێ بەڕاستی بە بۆچوونی من و بەپێی ئەو بارودۆخەکەی دەبینم کە کازمی کۆمەڵک کەناڵی پەیوەندی هەیە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و لەگەڵ ڕەوتی سەدر لە پەیوەندیە لەگەڵیاندا، ڕەنگە کازمی بتوانێت خاڵی لێک نزیکبوونەوەی هەردوو لایەن بێت، بەڵام نازانین کە دەرئەنجامی چۆن دەبێت، چونکە تا ئەندازەیەک ئێستاکە کازمی لەسەر سەدرەکان حسابە و لە ڕابردووشدا با بڵین تۆمەتیەوەی بە دروستکراوە کە ئەو بەڕاستی سەر بە سەدرەکانە. بۆیە ئەمڕۆکە دەبینین کەوا کازمی ڕۆڵێکی کاریگەر دەجێڕێت، هەوڵەدات کە لیکیان نزیکاتەوە و هەروەها هەوڵەدات گفتوگۆ دەست پێ بکات لە نێوان هەردوو لادا و لەگەڵ لایەنەکانی دیکەش پەیوەندی باشی هەیە کازمی. بۆیە ئاهەستاوە بەم کارە، بەڵام دەرئەنجامی ئەم کارەش دیار نییە
کە بەرەو چۆ دەچێت بەڕاستی ئەوەی کە ئێستا دەبینین ئێمە دەڕۆین بەوەی کەوا ئەگەری ئەوە هەیە کەوا هەندێک دانیشتن بکرێت کەوا نزیک بنەوە لە خاڵە هاوبەشەکان و خاڵە جیاوازەکانش بەلاوە بنێن بۆ ماوەیەکی کاتی چونکە بەڕاستی چارەسەری ئەم پرسە بە تەنیا بە ڕێگەی گفتوگۆ دەکرێت لە هەمان کاتە نابێت لە بیرمان چێت کە سونەکان و کوردەکانش ڕۆڵێکی کاریگەڕ جێڕن دەبێت ئەوانش بێنە ناو پرۆسی گفتوکردنەوە چونکە بەڕاستی جیاوازی هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار جیاوازی هەیە لەسەر پەرلەمان لە بۆچونە جیاوازەکان لەوەی پەرلەمان ئێساکە وەستاوە و ناتوانێت هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدە بۆیە بەڕاستی هاوکێشێکی گشتی فراوان هەیە بێ هەموو لایەنەکان تێدا بەشدار بن و هەموو سیناریۆکەش کراوەیە لەوەی کە بزانین بەرەو چۆ ئەچێت بەڵام پێویستمان بە چارەسەرێکی گشتگیر و بنەڕەتیە لە ئێستا زۆر باشە بە پێی تێگەیشتنی ئێوە ینی پێتان وایە کە لە کۆبنەوەکەدا قسە لەسەرەوە دەکرێت کە هەڵبژارنێکی دیکە بکرێت هەڵبژارنی پێشوەختە بکرێت یاخودەوەی لایەنەکان لەکتر نزیک دەبنەوە و ئیتر دوجار حکوومەتی نوێی عراقی پێک دەهێنرێت دوای دەمانک ئەمە شتێکە دەبێت ئەنجام بدرێت ئەنجامدانی هەڵبژاردێکی دیکەی پێشوەختە زۆر گرینگە ئەمە شتێکە دەبێت ئێمە پاشەکشی لێ نەکەین بەڵام بەڕاستی ئامادەکاری سیاسی و یاسایی و تەکنیکی و لۆجستی ئەبێ لە بەرچاو بگرین چونکە بەڕاستی ئێستاکە قسە لەسەرەوەکرێ یاساکە چۆن بێت بابەتی بنکەکانی هەڵبژاردن و وێزگەکانی هەڵبژاردن و پاڵپشتی تەکنیکی و ئەو کارتی نیشتیمانی کە تۆ پێی دەنگ دەدەی هەموو ئەمانە پێویستی بە چەندانمان کارکردن هەیە و ئەبێت جیهات لایەنێکی تایبەت خۆی بۆ تەرخان بکات و ئەبێ یاسایەکە بێت کە ئەمانە ڕێگە بدە لەوەی کەوا هەڵبژاردن بە شێوازێکی باش ئەنجام بدرێت و خەڵکی دیکە بێتە ناو پرۆسەکەەوە خۆی هەڵبژێرێت وا لە ڕابردوشدا ترسێک هەبوو لەوەی کە بەشێکی زۆر لەو کەسانێکە کە سربەخۆ بوو نەیانتوانی لە ترسی ئەوەی کە بکوژێن بەشداری لە هەڵبژاردن بکەن ئەبێ ئەمانش بێنە ناوەوە تاوەکو ئەگە هەڵبژاردن کرا هەموو لایەک بە پێویستی خۆی بەشداری بکات و بتوانێت ببێتە نوێنەری گەل باشە چوارچەوەی هەماهەنگی دەڵێ ئەگەر ئەوەیە وەکو جۆرێک لە نەرمینواندن محەممەد شیع سوودانی جگە لەو کەسی دیکە دوو کەسی دیکە بەربژێر دەکاتەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران پێت وایە سەدر بەمە ڕازی بێت کوتلەی سەدری بەمە ڕازی بێت و ئیدی لێکتێگەیشتنی زیاتر و نەرمینواندن لەلایەن هەموو لایەنەکانی دیکەوە هەبێت مێزی گفتوگۆکە نەرمتر و خۆشتر بێت بۆ قسەکردن لەسەری لە ڕاستیدا لە ڕووی پرەنسیپەوە دەستنیشانکردنی کەسێک بۆی بێتە سەرۆک وەزیران لە ئێستادا پێم وانە کەوا چارەسەری کێشەکە بکات چونکە خاڵی جیاوازی هەیە دەبێت چارەسە بکرێت هەندێک بربەست هەیەوێت دەبێت سەرەتا ئەو بربەستانە لا بدرێت پاشان بین گفتوگۆ بکەین لەسەرەوەی کەوا کێ دەبێتە سەر وەزیران لە ڕاستیدا گرینگە بەڵێ گرینگە دەبێت کەسێک بێت کەوا نوێنەرایەتی هەموو گەلی عراق بکات و ڕەزامەندی لایەنە سیاسەکانی لەسەر بێت و دژی ئیرادەی لایەنێکی دیارەکرا و نەبێ و کەسی ئەبێتە سەرۆک وەزیرانی داهاتووی عراق بەڵام ئێمە ئێستا قسە لەسەر ئەواکەین کەوا بێویستە لایەنەکان جیاواز بن جیاوازەکان وەلاوە بنەون و نزیک بنەوە لە یەکتری ئەمە هەنگاوی یەکەمە کە دابنشن گفتوگۆ بکەن پاش ئەوەی کە گفتوگۆیان کرد و خاڵە هەڵبەشەکان لە نێوانیان زیادی کرد اینجا ئەبێ گفتوگۆ بکرێت لە نێوان ئەو لایەنانە تاوەکو کەسێک دەستنیشان بکەن جێی ڕەزامەندی هەموو لایەنێک بێت و بتوانێت کەوا ئەم بارەدۆخەنە هەموارە لە قۆناغێک و بڵاگێتەوە بۆ قۆناغێکی باشتر و بتوانێت عراق بەرەبەر و سەقامگیریی باشتر باشە بەڕێز ئەحمەد دەمەوێت دو پرسیارت لێ بکەم دوایین پەیامی سەدر ئەوەیە کە دەبێت ئەو خەڵکی کە خۆپشاندان دەکات بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانێکی پەکخراوە و کە نەیتوانێت وە پێی دەستور حکوومەت پێک بهێنێت ئەمە چی ئەگەر بتوانی بە کورتی وەڵام بدەیتەوە بەڵێ لە ڕاستیدا بابەتی کشانەوەی لە ناکاوی و دەستەکە کشانەوەی لە ناکاوی سەدر لە پەرلەمان زۆر ڕوون بوو لە بەرەوەی کە ئەو کارتەی لە دەست نەما و دیار بوو کە دەڕاتەوە بۆ شەقام بۆی فشار دروست بکات بۆیە ئێستاکە پێویستە کەوا خەڵک مامەڵ لەگەڵم ڕاستی نوێدا بکاکەوەشەوەیە کە سەدر ئێستاکە شەقام بەکارهێنێت لەمڕۆوە ئەبێت ئاراستەکان بە شێوازێک بێت کەوا لە چوارچەوەی هەمانگی داوا بکرێت سازش بکات لەسەر ئەو مەرجانەی دایناوە بۆ پێکەنانی حکوومەت یاخود لەو هەنگاوانەی هاویشتێتی بۆ پێکەنانی حکوومەت دەبینین ئێستا چوارچەوەی هەمانگەی شتێک گەیشتووە لەوەی کەوا دەبێت دابنیشە گفتوگۆ بکات چکە پرسی بەڕاستی
بابەتی بوونی شەقام و بەکارهێنانی کارتی شەقام تاوەکو ئێساکە توانیوەتی بربەز لە بەردەم پرۆسەکە دابنێت بەڵام نابێت هیچ خۆپشاندانێک و هیچ بربەزدانانێک لەسەر حسابی لایەنێکی دیکە بێت پێویستە هەموو لایەنەکان دابنشن گفتوگۆ بکەن و حساب بۆ یەکتری بکەن ئەگەر ئەمە نەبێت ئەوە بە دڵنیایە و کێشەکان بەردەوام بن. بەڵێ بەڕێز ئەحمەد عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی وایی لە بەغدا و لەگەڵم بووی سپاس بۆ جەنابتان ماندوومان کردیت.